خۆشم بە بەختەوە دەزانم کە لەم گروپەیە لەسەر ئەساسی مانگرتن بۆی ئازادی و تێکشکاندنی فاشیزمی داگیرکرد هەروەها کە دەرەزانین لەم خۆناغاستیارەدا بە تەواوی مانا باڵی ڕەشی خۆی داگیرکاری گرتووە بەسەر گەلی کووردا و بەسەر کوردستانە هەروەها کە دەزانین لە منتەقەیشا کەوتوتە جەولان بۆ دەنگ دەرخستن و دەنگگرتن دژی ئازادی و دژی هێڵ و ڕێگەی ڕزگاری گەلەکەمان ئێمەش بە پشتیوانی هەواڵانی ڕێزدار هەواڵانی قارەمان کە ئەم هێڵەیان دەست پێکردوە هێڵی ئاشتی هێڵی بەرخۆدان بەرامبەری فاشیستمی داگیرکرد بە پێشەنگایەتی هەواڵی لەیلا و هەواڵانی تر خۆمان بە بەختەوەر ئەزانین و هەروەها بەرامبەری ئەو داگیرکاریەی کە لە منتەقەیە جارێکی تر خۆی دووپات ئەکاتەوە ئێمەش خۆمان بە بەختەوەر ئەزانین کە جارێکی تر بەشداری ئەم دەورە ببین لە مانگرتن بە ئامادەبوون لە هەر چوار پارچەی کوردستان بە ڕۆحێکی بە تەواو معنا بەرخۆدانەوە بە ڕۆحێکی ئازایەتی و لێهاتوویی و خۆمان و هەر هەموو گەلەکەمان ئاگاکەینەوە کە کەسێک ناتوانێت لە ڕۆژەڵاتی ناوینە بێ هێڵی سەرۆکایەتی بێ هێڵی ئازادی لەگەل گەلی کووردا مامەڵە بکات هەر مامەڵەیەک غێری ئازادی غێری بەدێهینانی ئازادی بۆ گەلەکەمان ئێمە قبول ناکەین هەروەها خۆمان کردووە بە قەڵغانێک لە دەوری ئازادی لە دەوری ڕێبەرایەتی گەلی کورد بە پێشەنگایەتی هەموو گەلەکەمان هەروەها داوا لە هەموو ڕۆشنبیران بە تایبەت لە باشووری کوردستان و ڕۆژەڵاتی کوردستان بە تایبەت چون ئەم دوو خەتە خەتێکی ئەساسین کە ئێستا ئەگەر بە یەک و پەیوەندی بگرن و ئازانم ئەبێ بە یەکێک لە حەڵقەکان و یەکێک لەو دایرە کە ئەتوانین ئێمە گەلەکەمان وەسڵکەین بە باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستانەوە تاکو بتوانین بە باشی بە تەواوی معنا هێزی خۆمان نیشان بدەین بەرامبەر هەردوو داگیرکەری تورکیە و ئێران کە لەم کاتەیە بە هاوپەیمانەتی خۆیان بەرامبەر خەتی ئازادی لە شەڕێکی بە تەواو معنایان بەرامبەر گەلەکەمان ئێمەش داوا لە هەموو کەسی حقوقدان کەسی ڕۆشنبیر و کەسانێکی ئازادی خواست بە تایبەت گەنجان و دایکان کە لەم هێڵەیە لەسەرم ئەساسە بێن پشتیوانی گەلە قارەمانەکەمان بکەن پشتیوانی هەواڵانی ڕێزدار کە بەرەو ئاستێکی ژووری قارەمانەتی چوون خۆیان و شەرەف و کەرامەتیان لەم سەر ئەم خەتە نیشان بدەن